و تارا وزارت کشتوکال و جدرین آوه دجلای رزدار بگر طالبانی وزیر کشتوکال و جدرین آوه و هتا خاندن بلا کرم کتن. بناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادەبوانی بەڕێز خۆم بە خۆشحاڵ دەزانم وەکو وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەمڕۆ لە دەڤەرێکی زۆر قەشنگ و ناوچەیەکی کشتوکاڵی گرنگ لە خزمەتی جەنابتاندا بین و شاهد حاڵی کردنەوەی یەکێک لە پرۆژە گرنگ و استراتیجیەکانی سێکتەری کشتوکاڵ بین کە خزمەتێکی گەورە هەم بە ناوچەکە هەم بە گەنجان و بە ڕەخساندنی هەلی کار بۆ ئەو خانەوادانە دەکات کە لێرە کاری ئاژەڵداری دەکەن. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی خۆیدا یەکێک لە بنەما سەرەکیەکانی کە کردی بە ئەجێندای استراتیژی داهاتووی ئەم میلەتە و ئایندەی کوردستان ئەوە بوو کە گرنگی بدات بە سێکتەری کشتوکاڵ و بەفعلی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە ئاوێتەبوون لەگەڵ ئەو بنەمایانەی کە لە چوارچێوەی بەرنامەی کاری حکوومەتدا داڕێژرا و لە بەردەمی پەرلەمانی کوردستان ئاراستەکرا ئێمە استراتیژی چۆنیەتی پەرەپێدانی ئەم کەرتەمان لە وەزارەتی کشتوکاڵ بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران داڕشت. لێرەوە بە پێویستی دەزانم زۆر سوپاسی جەنابی سەرۆک وەزیران جەنابی جێگری سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیرانی بەڕێز بکەم کە هەمیشە پاڵپشت بوون لە هەموو ئەو کارانەی کە وەزارەتی کشتوکاڵ بۆ پەرەپێدانی ئەم سێکتەرە لە پێشنیار و سەرنجەکانی خستوویەتە بەردەمی ئەنجومەنی وەزیران. هەر ئەمەش وای کردووە دەستی ئێمە واڵا بکە بۆ ئەوەی بتوانین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە تەنها 3 ساڵ و نیوە ئینجازی زۆر گەورە لە پەرەپێدانی سێکتەری کشتوکاڵ بێنینە ئاراوە کە لە سەروی هەمویانەوە طموحی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کشتوکاڵ بریتی بوو لە پەرەپێدان لە بواری پیشەسازی کشتوکاڵی و بەرهێنان لەم کەرتەدا. بۆیە جێی خۆیەتی لەم نێوەندەشدا سوپاسی دەستەی وەبەرهێنان برای بەڕێزم کاک دکتۆر محەممەد شوکری بکەین کە لە تەرویجی بۆ پرۆژە کشتوکاڵیەکان و هەموو ئەو بەرنامانەی وەزارەتی کشتوکاڵ کە بەیەکەوە دامان ڕشتووە توانیویەتی ڕووی وەبەرهێنەران و سەرمایەدارانی هەرێمی کوردستان بە ئاراستەی کەرتی کشتوکاڵ وەربجێڕێ کە ئەمە مای دڵخۆشی و دەستخۆشیە. بەڵام لە ئێستادا کاتی ئەوەش هاتووە ئێمە دوای ئەوەی کە پەیمان برد بە کەموکورتیەکانی سێکتەری کشتوکاڵ هەنگاومان نا بۆ داڕشتنی سیاسەتێکی یەکگرتوو جگە لە خەڵکانی خەبیر لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بەڵکو لەگەڵ ئەو وڵاتانەی کە لە بواری کشتوکاڵیدا لە پێشەوەن بە تایبەتی وڵاتی هۆڵندا پۆلیسی پەیپەرێکمان ئامادە کرد و ئێستا لە نووسینگەی جەنابی سەرۆک وەزیرانە بین تەرجمەی بڕگە بە بڕگە و مادە بە مادەی ئەم پۆلیسی پەیپەرە بکەین چ بە دامەزراندنی کۆمەڵە هەرەوەزیەکان لە ئاستی کوردستان بۆ ئەو جوتیارانەی کە دەیانەوێ لە تایبەتمەندیەکدا تواناکانی خۆیان بەگەڕ بخەن لە دروستکردنی بۆ نمونە کۆمەڵەی هەنگەوانان کۆمەڵەی جوتیارانی بواری پەتاتە سەوزە و میوە و هەموو جۆرەکانی تر. ئێمە لە وەزارەتی کشتوکاڵ لە ئێستادا لیژنەیەکی باڵامان هەیە کە سەرپەرشتی ئەم بابەتە دەکا بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی بتوانین سوود لە ئەزموونی پەرەپێدانی تواناکان بەگشتی ببینین و لەو نێوەندەشدا بتوانین دەرفەت بڕەخسێنین بۆ دروستکردنی پرۆژەی بچووک و مامناوەند تاوەکو هەموو ئەو توێژانەی کە توانایی بەگەڕخستنی سەرمایەی گەورەیان نییە لە ئاستی ناوەند و لە ئاستی بچووکدا بتوانن وەبەرهێنان بکەن. هەر ئەمە ژوای کرد بیر لەوە بکەینەوە لە وەزارەتی کشتوکاڵ دوای ڕەزامەندیدانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ یەکێک لە بانقە ئەهلیەکان لە هەرێمی کوردستاندا لە یاداشتێکی لێگەیشتن واژۆ بکەین بۆ پێدانی قەرزی کشتوکاڵی بەو دەرچوانەی کشتوکاڵ یاخود بەو کەسانەی کە خاوەنی پرۆژەیەکی کشتوکاڵین بۆ ئەوەی بتوانن سوودمەند بن و قەرزێک وەربگرن خۆیان پرۆژەیەکی بچووک یاخود مامناوەندا بمەزرێنن. و دواتر بیرمان لەوە کردەوە ئێمە ناکرێت باز لە پەرەپێدانی سێکتەری کشتوکاڵ بکەین بەڵام بیر لە هێنانی ئامێری پێش
پێشکەوتوو نەکەینەوە بۆ جوتیارەکانمان. بۆیە بڕیارماندا لە ئەنجومەنی وەزیراندا ئەم پێشنیارە بخەینە بەردەمی بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە بە بڕیاری ژمارە 79 دەستی ئێمەیان واڵا کرد و بە هەمانجی لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی ئێمە درافتێکمان حازر کرد و لە ئێستادا ئەو کۆمپانیایی کە متمانەی حکوومەتی هەرێمی کوردستانی وەرگرتووە بۆ هێنانی ئامێر و مەکائینی پێشکەوت و بە قستی درێژخایەن بۆ جوتیاران ئامادەیە و مامەڵەی جوتیارەکان ئێستا ئاراستەی کۆمپانیاکە کراون. ئەمانە هەموو هەنگاوی گرنگ و مەزنن بۆ پەرەپێدانی سێکتەری کشت و کاڵ. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە پێویستمان بەوەیە کە لە ڕووکاری قانونی و هەموارکردنەوەی تعلیمات و دەرچواندنی هەندێک بڕیاردا کار ئاسانی زیاتر بکەین بۆ ئەوەی بتوانین ئەم سێکتەرە بخەینە سەر شاڕێگەی بەرەو پێشچوون بۆ ئایندە استراتیژیەکی دوورمەودا دابڕێژین. هەر بۆیە دەمەوێت لێرە بە ئاشکرا ئاماژە بەوە بدەم. ئێمە گرفتمان لە بواری زەوی و زاردا هەیە. تاوەکو ئێستا هەموو ئەو سەرمایەدارانەی کە ڕوودەکەنە وەزارەتەکەی ئێمە بە وەرگرتنی مۆڵات ڕوبەڕووی کۆمەڵک کێشە و گرفت دەبنەوە، چونکە مڵکیەتی ئەو زەویانەی کە پرۆژەکانی لەسەر ئەنجام دەدرێ یاخود تەسوێ نەکراوە یان بەناوی ئەو سەرمایەدارانەی کە خاوەنی سەرمایە گەورە ناتوانرێ بکرێ. بۆ ئەو مەبەستەش پرۆژە یاسایەکمان لە ئەنجومەنی وەزیرانە کە لەوانەیە چارەسەری بەشێکی زۆری ئەم بابەتانە بکە و بابەتێکی تریش کە پەیوەندیدارە بە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران ئەویش بە تەرخانکردنی داراییە کە ئومێد دەکەم لە دوای یەکلایی بوونەوەی کێشە داراییەکانمان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقدا ئێمە بتوانین تەخسیساتێکی مالی بۆ بابەتی تەسوێی زەوی کشت و کاڵی دابین بکەین کە دەستی وەزارەتمان واڵا بکە بۆ ئەوەی کە ئەو کێشانەی دووچاری خاوەن زەوی و خاوەن پرۆژەکان دەبنەوە نەیهێڵین. هەروەها پێویستمان بەوەیە ئیتر کاتی ئەوە هاتووە بۆ ئەوەی بتوانین نەک ئەم کارگەیە دەیان کارگەی تری هاوشێوە و لە سێکتەرەکانی تری بواری کشت و کاڵیدا دابمەزرێنین خاوەنی ڕووپێوێکی ورد بین بۆ هەڵسەنگاندنی جۆری ئەو زەویەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ئەوەی نەخشەیەکی کشت و کاڵی دابڕێژین بۆ ئەوەی بتوانین جوتیارەکانمان پۆڵێن بکەین هەر یەکە بە پێی توانای خۆی لە چ بوارێکدا بەرهەمهێنان دەکا و لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی بتوانین سەرچاوی ئاویەکانمان و ڕێژەی بوونی ئاژەڵ و پەلەوەر و هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە سێکتەری کشت و کاڵەوە هەیە لە ڕووپێویەکی گشتگیردا دیاری بکەین. لێرەوە دەمەوێت دڵنیایی بدەمە سەرمایەداران و جوتیارانی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموارکردنەوەی قانونی وەبەرهێنان کە برای بەڕێزم کاک دکتۆر لێرە حزوری هەیە و ئێمەش لە وەزارەتی کشت و کاڵ لە دوای دەرچواندنی تعلیماتی ژمارە 3 کە بە سوپاسەوە تاکە وەزارەتین دەسەڵاتمان پێدراوە کار ئاسانی تەواوەتی بکەین بۆ جوتیاران بۆ خاوەن پرۆژە و سەرمایەداران کە لە بواری کشت و کاڵدا وەبەرهێنان دەکەن. ئێمە دەرگای وەزارەتەکەمان واڵایە و بە نەهێشتنی ڕۆتینی تەواو لە زۆربەی سێکتەرەکانی وەزارەتی کشت و کاڵ توانیومانە تعلیماتەکانمان هەموار بکەینەوە و لە ئێستادا ڕۆژانە لە هەموارکردنەوەی تعلیماتەکان داین تاوەکو ئەو بربەستانە نەهێڵین کە دووچاری سەرمایەداران و جوتیارانی خۆشەویست دەبێت. ناوچەی مێرگە زۆر ناوچەیەکی گرنگ و پڕبەبایەخە. ئەو ناوچەیە کە هەر لە سروشتەکەیەوە سەیری دەکەی بە خۆڕسکی خاوەنی دار و دارستان و پاوان و باخ و ڕەزە. لەبەرەوە ئێمە هەم لە بواری ئینتاجی بەروبوومە کشت و کاڵیەکان و بواری باغداریدا دەتوانین گرنگی و تایبەتمەندی بەم ناوچەیە بدەین هەم لە بواری پاراستنی پاوان و دارستانی ناوچەکەدا کە سوودێکی گەورە دەبینێ. هەمومان دەزانین لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەمانە سەرمایەکی سروشتی گەورە و نیشتیمانی هەموو گەلێکن لەبەر ئەوە ئێمەش پێویستە بیان پارێزین. بۆیە ئێمە هەوڵ دەدەین و لێرەشەوە ڕوویدەمان دەکەینە دەستەی وەبەرهێنان و سەرمایەدارانی خۆشەویست. هەرێمی کوردستان زۆربەی هەرە زۆری ئەو بەرهەمانەی کە لە کارگەکانی تعلیب لە دەرەوەی وڵات دەیانهێنێ لە ناوخۆی هەرێمی کوردستاندا دەتوانێت بە شێوازێکی خۆڕسکی و لە سەردەستی جوتیارەکانمان بەرهەمی بێنێ. بۆیە سەرمایەدارانی کوردستان لە بواری دامەزراندنی کارگەی تعلیب، لە بواری دامەزراندنی کارگەی وشکردنەوە، لە بواری دامەزراندنی کارگەکانی پاکێجکردن و لیبڵینگ کە بە سوپاسەوە ئێستا ئێمە لەگەڵ نووسینگەی جەنابی سەرۆک وەزیران تیمێکی هاوبەشمان هەیە لە ساڵی ڕابردوودا هەنار بە براندێکی کوردی هەناردەی دەرەوە کرا. ئیمساڵ کۆمەڵک ئایتمی تر خەریکەکاری لەسەر دەکەین چ لە سێ و ترێ هەنجوین و کۆمەڵک بەرهەمی دیکانە کە بە سوپاسەوە ئەمە دەرگایەکی گەورە دەکاتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ئایندە سەرجەم بەرهەمەکانمان بە براندی کوردی بنێرینە ناو بازاڕەکانی جیهان. لەلایەکی ترەوە لەگەڵ نووسینگەی جەنابی
جەنابی جێگری سەرۆک وەزیران تیمێکی هاوبەشمان دروست کردووە بۆ ئەوەی کە ئێمە نەریتێکی تازە بێنینە ناو هەرێمی کوردستان کە بریتیە لە نەریتی گەشت و کاڵ واتە گەشت و گوزار و کەشت و کاڵ بەیەکەوە ببەستینەوە و سەرنجی هەموو ئەو گەشتیارانەی کە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان ڕابکێشین بۆ ناو ئەو باخە خۆماڵیانەی کە جوتیارەکانی ئێمە لەسەر دەستی خۆیان بەرەوبوومە کشت و کاڵیەکانی تێدا بەرهەم دێنن بۆ ئەو مەبەستەش هەنگاوی گەورە نراوە. من لە کۆتایی قسەکانمدا دەمەوێت ئەوە بڵێم کە خۆم بە خۆشحاڵ دەزانم هەر ڕۆژێک لە ناوچەیەک هەر ڕۆژێک لە دەڤەرێکی ئەم کوردستانە ئێمە ئێستا گەیشتوونەتە قۆناغی ئەوەی کە قردێلەی دەیان پڕۆژەی تری لەم شێوەیە ببڕین. بەم کارگەیەوە حوتەمین کارگەی گەورە و استراتیژیە کە بە پرۆژەیەکی متەکاملی گاوداری دادەنرێ لە بواری بەرهەمهێنانی شیرەمەنی و دەیان داتای ترمان هەیە کە مایەی سەربەرزی و سەربڵیندین هەم بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ ئەو ستافەمان دوای کە لە وەزارەتی کشت و کاڵ کار دەکاوە لە خزمەتی جوتیاران و خاوەن پرۆژە و سەرمایەداراندایە. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم زۆر سپاس بۆ جەنابی سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران لە چەند ڕۆژی ڕابردوو و کێشەیەکی گەورەمان هەبوو لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵی لەسەر وەرگرتنەوەی گەنمی جوتیاران لە ڕۆژی هەینیدا پەیوەندیم پێیانەوە کرد. من سپاسگوزارم لە کاتی ڕۆژی پشووی خۆیاندا دەرفەتیان ڕەخسان کە پەیوەندی بگرن لەگەڵ جەنابی کاک دکتۆر فواد حسێن سەرۆکی ئەنجومەنی وزاری اقتصادی بۆ ئەوەی کەم کێشەیەمان بۆ چارەسەر بکەن. بە خۆشحاڵیەوە ئێستا وەفدەکەمان لە بەغدایەوە دەمەوێت ئەو مژدە خۆشەش بدەم کە کێشەی وەرگرتنی گەنمی جوتیاران بۆ ئەمساڵ چارەسەرمان کردووە و ئەمڕۆژ بڕیاردرا کە دەرگای بازگەکانی حکوومەتی فیدراڵی بکرێتەوە بە ڕووی ڕۆشنی بەرهەمەکانی ناوخۆی هەرێمی کوردستان. هیوادارم هەمیشە ئێمە بتوانین لە بەخشینی مژدەی خۆش و لە پاڵپشتی و سەرخستنی ئەو پەیامانی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵی گرتووە لەم کابینەیەدا ڕەچەشکێن و خاوەنداهێنان بین. دووبارە هەمووتان بەخێر بێن. زۆر سپاس.